ئێمە بڕیاری ژمارە 88مان هەیە کە دوای دەست بەکاربوونی مستەفا کەمال ئەتاتورک ئاماژە بۆ ئەوکە بە تایبەتی بۆ ئەو ناوچانێک کە کوردی تێدایە و ڕای دەگەنێ هەر کاتێک لەو ناوچانە توانیتان یان ئاماژە بۆ ئەوکە کە ئێوە دەستکراوە بن لە کوشتنی ئەوانەی کە پەرچەکرداریان هەیە بەرامبەر بە دەوڵەتی تورکیا بیان کوژن بیان سووتێنن و خاک و ئاو زیندەوەرەکانیان هەن لە ناو بەرن بێگومان ئێمە دێن و لێرە بەراوردەکەین لە تاوانی ئەنفال لە تەماشاکەین بڕیاری 4008 بە هەمان شێوە کە خۆی لە حەوت خاڵە بینێتەوە بە هەمان شێوە هەمان ئەو فۆرم و ئەو عقلێت و ئەو باگراوەندەی لە پشتەکە لە مێژووە ڕوویداوە و ئەگەر ئێمە بینەوە دیسان بڕیاری ژمارە 180 کە دەوڵەتی عێراق لە ساڵی 79 بە ئیمزای سەدام حوسێن دەری کردووە ئاماژە بۆەوە کە کۆمەڵێک پێکهاتە هەیە لە ناو کۆمەلگای عێراقیە کە بۆ نمونە لەو پێکهاتانە بوون کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتبوون بۆ باشوور بریتین لە کوردەکانی فەیلی ئەرکەوازی سورەمەری کەرکوش زەرگۆشەکان وە هەمویان حەوت تیرن بێگومان ئەوانیش لە بڕیاری ژمارە 188 بە هەمان شێوە کە چەند لە خۆی لە چەند خاڵێکە بینێتەوە بریتە لە پرۆسەیەکی جونۆساید واتە نیەتەکە لە ناو خودی بڕیارەکەدا هەیە لە ناو خودی نووسراوەکەدایە و لە ناو خودی پەیامەکەدا هەیە ئێمە بە درێژایی دەوڵەتی تورکیا دەوڵەتی عێراق و کوی دەوڵەتانی داگیرکاری کوردستان ئەیسەلمێنێ کە ئێمە لە ناو پرۆسەی داگیرکاری و تاوان و جینۆسایددان وەکو بەڕێز ئۆزەلان باسیەکەڵێ بە درێژایی مێژوونەیان توانی ئێمە بتوێنەوە پرۆسەی توانەوە لەسەر کووردا کۆتایی نەهاتووە بەڵام ئەیانەیە بە دیوێکی کە جینۆساید مامکەنەوە بە دیوێکی کە ئەم تاوانکاری و جینۆسایدە لەلاو خودی با بڵێن ئەو تاوانکاری و پرۆسەی توانەوە ئەم جارە تەحویلە بێ بۆ پرۆسەی جینۆساید بۆیە کۆمەلگای کوردی لە ئێستادا نەک لە 4 پارچەی کوردستان لە ڕاستی لە هەر 6 پارچەی کوردستان چکە ئێمە لە بیرمانەچێ کوردستان 4 پارچە نییە کوردستان 6 پارچەیە کە بەشی ئەرمینیا و ئازربایجانیش کە ئێمە بینیمان لە ماوەی ساڵانی ڕابردوو و لە ماوەی 30 ساڵی ڕابردوو بۆ 35 ساڵی ڕابردوو ئەرمینیا و ئازربایجان لەسەر خاچێک شەڕیانەکە پێوترێ ناکارەنەوە کەرەباخ کە پێشتر خاچێکی کوردستان بووە و کوردی تێدا ژیاوە و ئەویش بە هەمان شێوە لە نێوان دوو دەوڵەت دابەشکرا کەواتە کوردستان 6 بەش ئەتوانین بڵێن لە هەر 6 بەشەکە پرۆسەی جینۆساید لە هەندێک شوێن با بڵێن جۆری لایانی کوشتن و لایانی فیزیکی تێدا بەردەستە بووە لە هەندێک شوێن لەو شوێنە پارچانێک کوردستان جینۆسایدی سپی تێدا بەردەستە دەبێت کە بەبێ خوێن بەڵام دوجار لایانی کللتوری ئابووری گەمارەوەدا کەواتە توانین بڵێن لە هەموو بەشەکانی کوردستان لە ئێستادا پرۆسەی تاوان و جینۆساید بەردەوامە و درێژە هەیە ئۆجەلان ئەڵێ دوای پرۆسەی توانەوە کە داگیرکەرانی کوردستان تیا سەرکەوتوو نەبوون ئێستا دێن جینۆساید دەکەن دێن لە بواری ئابووریە زیانت پێگەێنن یعنی ئەم مەسەلەی داربڕین و مەسەلەی پەلامار و هاتن ناو خاچی کوردستان ئەمە بەخۆی لایانی ئابووریتایە وەلایانی خەڵک شەهید دەبێ خەڵک تایە کوژرێ و لە ڕووی تێکدانی ژینگەی کۆمەڵایەتی ڕێگەگرتن لە ژیانێکی ئاسایی و شەرەفمەندانەی تاکەکانی کورد کە لە گوندنشینەکان خۆیانە بینەوە و لە پاڵیا شاڵاوەکانی کللتوری بۆ سەر کۆمەلگای کوردی ئەوانە هەموویان جینۆساید پێکدەن ئەتوانین بڵێن کورتی کەنەوە لەوەی دەوڵەتی تورکیا لێ کاتە هەر 4 جۆرەکەی جینۆساید بەسەر کۆمەلگای کوردی ئەسەپێنێت لە ڕووی جەستەیەوە کە خەڵکە کوژێ لە ڕووی تێکدانی ژینگەی کۆمەڵایەتی و ڕوخانی گوندەکان و سووتاندنی ڕەزوباخیان و لە ڕووی لایانی ئابووریەوە کە بڕینەوەی دارەکان سەرچاوی دارایی گرنگ بوو سەرچاوی ژیانی گرنگ بوو بۆ گوندنشینەکان لە پاڵیشە دەستکاری کللتوری تۆکە دەستکاری شوناسی نەتەوەبوونی تۆکە کە ئەمانە هەمووی خۆی لە خۆیدا پرۆسەیەکە دەوڵەتی تورکیا بە جیاوازی لەگەڵ داگیرکەرانی کوردستان قوڵترین پرۆسەی جینۆساید بەڕێوە دەبات